او گۆرانی تایبەت پێشکەشێن بە کاکە سابیر و کاکە عەدنان لە لەندەن، کاکە بەهادین و کاکە یۆسف، کاکە بەختیار، کاکە خەڵات، کاکە هیوا، کاکە سەرەنگ، کاکە خەڵات، کاکە کارزان بۆ مامۆستا جاسمی بەرز و بەڕێز تایبەت. یا دای 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 ئانان ماشەڵڵا سلام بۆ کاکە سابیر و کاکە عەدنان، سلام بۆ لەندەن. China
کسی نبیان و دوسته یچینه هر کسی ندیان هر دوسته یچینه شکیاو شکیاو شیشه که مینتون شکیاو شکیاو شیشه که مینتون تو ملامتوریه مکره غیبتون تو ملامتوریش مکره غیبتون مکره غیبتون دی زلکه شالا آلن مشال ورقيان أشاو بلا
شما مسا ما برناسي تو سوي